کرد لە داهاتوودا پشتیوان بەخوای گەورە کەمپینی بۆ ڕادەگەین ئیمزای بۆ کۆ دەکەینەوە و داوا لە مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران بەگشتی لەسەر جەم شار و شارچکان دەکەین پشتیوانی ئەو کەمپینە بن و ئیمزا کۆ دەکەینەوە و پارێزەر دەگرین بە دوواداچوونی بۆ دەکەین هەتاکو بە ئامانجەکانمان دەگەین و داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت داواش لە داواکاری گشتی دەکەین پشتیوانمان بێ و چۆن ئێستا پشتیوانمان بوو لە ژوورەوە پێشوازیان لێکردین و چکاڵەکان لێوەرگرتین و بەڵێ نەپێداین کە داواکە بەرز بکەنەوە بۆ دادگای ئیداری لە سلێمانی و ئێمەش کۆڵ نادەین کەمپینی بۆ ڕادەگەێنین ئیمزای بۆ کۆ دەکەینەوە لە سەرم شار و شارچکان و پارێزەری بۆ دەگرین پشتیوان بەخوای گەورە بە ئامانجەکانمان دەگەین و وەک چۆن ئەوان لە دەیانوێ بە ڕێگەی یاسایی بەرگری لە دەسەڵاتەکانی خۆیان بکەن ئێمەش دەمانەوێ ڕۆڵی دادگا و داواکاری گشتی و دەسەڵاتی قەزایی بگەڕێنینەوە دیفاع لە بەرگری مافی خەڵکی بکەن دیفاع لە بەرگری و دیفاع لە موچەی موچەخۆران بکەن کە بەبێ هیچ بنەمایەک و بە ئاشکرا دەدرێت بە شاهیدی خۆیان لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنی باز لە گەندەڵی دەکەن باز لە قاچاقچێتی دەکەن باز لە دزی دەکەن پەرلەمانتاران و وەزیرەکان هەمویان خۆیان شاهیدن لەسەر خۆیان بۆیە ئێمە پێمان وایە ئەو دەسەڵاتە هەتا بەو جۆرە بەردەوام بێ ئەو دزی و ئەوە بەردەوام بێ موچەخۆران هەردەبڕدرێ ئێمە ڕێکاری یاساییمان گرتووە بەر و بەردەوام دەبین ئینشاءڵڵا هەتاکو بە مافەکانی خۆمان و بە ئامانجەکانی خۆمان بگەین و پێشمان وایە چیتر نابێت دەسەڵات تەنها بۆ خەڵکی فەقیر و هەژار بێت تەنها بۆ چالاکوانان بێ ئەو چالاکوانانەی کە لەسەر مافی خۆیان لە بادینان بەو یاسایی کە ئەوان بۆ خۆدایان تاشی و سزا دراون و 6 ساڵ حکم دراون ئێمە دەمانوێت بە هەمان ئەو یاسایانە داوای مافی خۆمان بکەین چی دیکە تۆمەتمان بۆ دروستمەکەن نەکەن بە سیخڕ و بە جاسوسماندانێنن ئێمە لە 2015ەوە خۆپیشاندانمان کردووە و دەسەڵاتە لە بەرزترین لوتکەی دەسەڵات بە ئێمە دەڵێن هەڵدەپەڕن دادەپەڕن چ دەکەن بکەن بەڵام ئەو جارە بە یاسا ڕوبەڕویان دەبینەوە و بەیاز دەمانوێت ڕۆڵی یاسا بگەڕێتەوە یاسا ڕۆڵی خۆی ببینێ ئیتر بەو ڕێکارە داوای مافەکانی خۆمان دەکەین و پشتیوانی هەموو دەنگێکی ناڕازیش دەکەین و پێشمان خۆشە هەموو دەنگێکی ناڕازیش پشتیوانمان بێ ئیمزامان لەگەڵ کۆ بکاتەوە کەمپینە دەوڵەمەند بکە نوێنراتی موچەخۆران هاتوون یاخود هەموو موچەفێک ئازاد دەلۆی بێ داواکاری و سکاڵا تۆمارکە ڕێکارە یاساییەکان بەو جۆرەیە پێویستە هەموو موچەخۆرێک داوای یاسایی خۆی تۆمار بکات جا چ بە ناونووسین بێ یان بە فەردی بێ بۆیە پێمان باشە کە هەموو موچەخۆران پشتیوانمان بن لەو بابەتە ئەگەر چ لە کەمپینەکە نایخۆیان بنووسن چ بە جیا بێن سکاڵات تۆمار بکەن و داواکاری گشتیش بەڵێن پێداوین گوتی ڕێکارەکەتان زۆر یاساییە ئێمەش بەرزی دەکەینەوە بۆیە با موچەخۆران بێ هیوان نەبن پشتیوان بەخوای گەورە دەگەین ئامان بەڵێ کەمپین ڕادەگەین ئیمزا لە باز ئێمە لە بازار شوێنێک دادنین بۆ کۆکردنەوەی ئیمزا دەتوان بێ لەوێ ئیمزای خۆیان بکەن یان دەتوان پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێگەی با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و دەتوانین سەردانی قوتابخانەکانیش بکەین سەردانی فەرمانگەکان بکەین بەڵام جارێ شوێنێک دیاری دەکەین لە شوێنێک چاوەڕێی موچەخۆران و مامۆستایانی سکاڵاتان لەسەر سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی جێگرەکەی تۆمار کردووە پێتانەوەی ئەوان بەرپرسن لە خوقانیە و دۆخە بێگومان ئەوان بەرپرسن و ئەوان بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بەبێ بگەڕانەوە بۆ هیچ بورگە یاساییەک هەستاون بە بڕینی موچەی خەڵک یعنی ئەوە دەبێت لە پەرلەمان بڕیای لەسەر بدرێ بەڕاستی ئەمە جێگای قوبوڵکردن نیە هەر لە خۆیانەوە بێ ئەوەی پرس بە فەرمانبەران بکەن موچەی خەڵک دەبڕن موچە نادەن بە خەڵک ئێمە لە ساڵی 2020 پێش موچەمان وەرگرت ڕاستەخۆ چوینە سەر ساڵی 2021 موچەی ساڵی 2021 وەردەگرین هەموو خەڵک شاهیدی ئەو بابەتێ بۆیە پێمان وایە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی بەرپرسە سەرجەم وەزیرەکانیش بۆ موچەخۆرانی وەزارەتەکەی خۆیان بەرپرسیارن بەڵام بە دەرەجەیەک ئەو سێ لایەنە بە بەرپرسیار دەزانین سکاڵامان لەسەر ئەوان تۆمار کردووە